بەڕێزان دووبارە سڵاو. مامڕۆستەم ئەگەرەوە بارودۆخی ئێوە بێت لە سلێمانیاکە ئەی بینین لە هەڵمەتی هەڵبژاردنە ئەی بارودۆخی گۆڕان لە هەوشاری هەولێر چۆنە؟ من پێم وایە کاکڕێبار لە هەولێر نەڵێم وەک سلێمانی ڕەنگە ئەگە باشتر نەبێ خراپتر نین. ئەم یاری ئەحسایەکیان پێوتین ناو سیارەکە تەلەفۆنێکم بکرا ئەحسایەکی نوێنی کراوە تەمەن پارتی کردوێتی ئەڵێت چەند کورسی زیاترێن لە یەکێتی و تا ئێستا لە سەرکەوتون و بەرامبەرین لەگەڵ گۆڕانە خۆیان وایەوە ینی پارتی لەگەڵ ئێوە بەرامبەرە وتی بەرامبەر و جاری وایە گۆڕان لەسەرەوەیە لە هەولێر بەڵێ لە هەولێر ئێوە خۆتان ئەوانەی دۆکیشتان بینی خەڵچۆن هێنەکا و ئێ هەولێرشتان بینی و شوێنەکان ڕۆژانە خۆتان خۆم تابعاکەن. بەڵێ ینی مامڕۆستەم بەپێ ئەو هینی کە تۆ باسی کرد ئەو ڕاپرسی تۆ باسی کرد و بەپێ بۆ چوونی خۆشتان پێتان وایە لە هەولێرە بۆ نمونە پێش هێزێکی وەگەیەکێتی ئەەکەون بەڵێ بەرامبەر پارتی قەنەعەتان وایە کە زۆرتان جیاوازیە بێت؟ وەڵاهی زۆری وەمان ڕەنگە جیاوازینە بەڵام ئەکید لەوێ لە یەکێتی باشترین و ئەگەر شان لە شانی پارتی نەدەین بەرامبەر یا شتێک کەمتر ئەبین. باشە ئەوەی کە ئێمە بینین مامڕۆستەم هەڵسوڕاوێکی چالاکە لە کردنەوەی ئەو بنکانی بانگەشی بزوتنەوەی گۆڕانە بەڵام تەنها لە گرمیان و سلێمانی ئەی بینین نەمان بینیەوە بڕاتە هەولێر یا بڕاتە دۆک. هێشتا دوو ڕۆژە ئەمڕۆوازم سێ ڕۆژ چوار ڕۆژە لە عینەکە ئەچم چۆن چون بە ڕەواندز ئەو ڕۆژانە چون بۆ دۆری ئاکۆیان چون بۆ قڵاتزێر ڕانێ چوومە سەر و چاوا چون بۆین بۆ هەموو یەچم من واتوبای بەلا حدود دوام بۆ هەموو شوێن ئامادەی بڕۆیتە هەولێر ئەمەدەم بۆ هەموو ئەگەر پێویست بێت هەر دەنگە لە شوێنێک بمەچم بۆ لای ئەو دەنگە تێگەێنم کە ئەم دەنگەی تۆ چەند ئیسفادەیە بۆ ئێمە هەر کەسێ من حەزەکەم لەم بین بەرەوە ڕایگەێنم ئەوەی نەچێ بۆ دەنگدان وەگو وایە دەنگی دابێ بە گەندەڵان ئەبێ هەموو کەسێ بچێ دەنگەکەی خۆی بدایتە لەبەر کێدا تۆ ناتوانین فەرزکەی بەسەکە ئللا بێ دەنگ بدەین بەڵام بۆرەقە بە سپێتی نەمێنێتەوە من پێم وایە یەکێکە لە سەرورەکان بۆ خەڵک بۆ کۆمەڵانی خەڵک. ینی وەرەقە بۆچی بە سپێتی نەمێنێتەوە ئەگە سپێتی مێنێتەوە گومانی شتێک کرێ نەوعێ لە نوعەکان ئاڵوێڕێکی پێوە بکرێ بەڵام من پێم وایە چوونی زۆربەی کۆمەڵانی خەڵک و هەموو کۆمەڵانی خەڵک دریغی نەکات لە دەنگدان پێم وایە گۆڕان سەرکەوتنێکی زۆر باش بەدەستێنێ و ئەتوانین لە حکوومەتەکە حەسەی ئەسەدمان هەبێ و ئەو بەرنامەی دامانە بە تێر و تەسەلی بۆ خەڵکی جێبەجێ بکەین. باشە مامڕۆستەم بەڵام ئێوە کە داوای ئەوە لە خەڵگەکەن هەمووی بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدات بەڵام لە هەمان کاتا چەند پەرلەمانتارێکی یەکێتی و بزوتنەوەی گۆڕانیش بەیەکەوە کێشەیەکیان وروژاند کە کێشەی دووبارە بوونەوەی ناو و مانەوەی ناوی مردوو بوو لە تۆماری دەنگدەرانە بەڵام ئەوەی کە بینیمان زیاتر یەکێتی لەسەر ئەو بابەتە قسە ئەکا بزوتنەوەی گۆڕان زۆر قسێکی ئۆتۆی لەسەر نەکرد بۆ قسەتان لەسەر ئەو بابەتە نەکرد ئەوەش بۆ تەزویریتان نیە خۆ مردن خۆر پارتیۆکێتی نەمردووە گۆڕانیش لێ مردووە هەی مردوەکان لە هەموو لایەک مردووە ئەمە یەک دووەم بەوا حەقە کۆماڵانی خەڵک بزانن ئەمانە بە فڕوفێڵ هاتوونەتە سەر حکم ئەمانە بە نەحەق بوونەتە حاکمی ئەم وڵاتە ئەبوا بزانەکە ئەی بۆ کە لستەکەیان بەیەکەوە بوو هیچ عیبێکی نەبوو ئەو هەڵبژاردنەی پێشوو 25 حوت بۆ هیچ عیبێکی نەبوو چووکم خۆیان بەیەکەوە بن ئەوە ئەگەر ئەو لە ئەوجا جیابوونا ئەو وەختەش تەزویر ناکە وەختەش حیسابی ئەمە زیاترە بوو لە 25 کورسی چووکم ئێستا زانیان لە زەرەریانە بە لەستی جیادا بەزیوم لەژێر زەختی قەواعیدەکانی خۆیانە تێکڵاو نەبن لەگەڵ پارتیا بە یەک لیست ئێستا باسی واکەن چون خۆیان ئەزانن وەک وا دوو کەس بچن بۆ دزی دوایی کە ڕێک نەکەوتن لەسەر پار و پوڵەکەی دێنم لە ئەڵێ وەڵڵاهی تر ئەکا بەشە لەگەڵ ئێرە باشە کە ئەچون بۆ دزی بۆ قسەتان ناکرد بۆ لەوەی کەمی بەرکەوت خۆ پارتیا لێمە کورسیمان زیاداوە بە وەکو خێران پێکردن بە کێڵەیەکێتی بە یەکێتی بەڵێ ئەجنا ئەی زمانی خۆی بۆ کە بە یەک دزدا بەزین ئەم دیعاە زلوزە بەلا حیان بۆ کرد و ڕسمی ئەسپەکەیان هەڵە واسی و ئاهاتن و ئەچوون و سەر ئەسپەکە هینەکان وا بوو دروژمەکان ئەو وەختە بۆ قسەیان ناکرد. باشە بەڵام ینی ئەو دووبارە بوونەوەی ناوی ئەو ناوانە لە تۆماری دەنگدەرانە ینی حەق بوو بزوتنەوەی گۆڕانیش قسەی لەسەر لەبەرەوەی ئەوەش بواری ئەوەی تیانەیە کە ینی وەکەوەی کە تۆڵی وەرەقە بە سپینە کە تەزویری تیا بکرێت ئەوە حەزێکە لێسوەتە ئینتخاباتە هەر باسەکەن کە کۆمیسیۆن بەدەستەوە نەبێ و هەموو کۆمیسیۆن هەمووی خۆی سەر بە دەسەڵاتە کە سەر بە دەسەڵاتە هەتاوەرەمە قبولیان نەکرد یەک نوێنەری معارەزە بچێتە ناو کۆمیسیۆنە بۆی ئاگای لە نزیک ئاگای لە
فڕۆفێڵەکانیان بێ ئیترەوەی وتراوە یەکێتی باسی کردو ئێمەش باسمان کردو بای خۆی باسی شەکەین بەڵام کۆتە سەر سنووقی انتخابات مراقیبەکانمان ئەوانەی بیرکارەکانی کەچەند سەر سنووقەکان ئەوان وتوریا بن بڕوان ناکەم فێڵیش بکرێت بە کەمیەکرێ شتێکی ئەوتون ڕەنگە لە منطقەی دوورەکان بکرێت لە منطقەی و لە هەولێژ تەعادێ نەکرێت ڕەنگە لە شوێن دوور بکرێت بە نەوعێکی لە نەوعەکان یا بە ترسان یا بەنەوە هەرچەند ئێستا میلەتەکەمان چاوی کراوەتەوە بڕوان ناکەم تازە هیچ کەسێ لە بەریا بووە سێ و بیتوەقێنێ شو ئەم میلەتە ساحەبی ڕاپەڕینە ئەم میلەتە ساحەبی شەهیدە ساحەبی کەمەندامە ساحەبی ئەنفالە ساحەبی کیمیا بارانە لەبەرە تازە بڕوان ناکەم سڵ لە دوو هەڕەشەی ئەم مەسوول ئەو مەسوول هینکە ئەم جارە باشترێ بێت بەڵێ ئەو تۆماری دەنگدەرانە ئەگەر لە حاڵەتێکا بە گریمان بۆ تەزویر بەکارهێنرا هەڵوسی ئێوە چێ بێ یان کاریگەری لەسەر دنگی ئێوە چێ بێ وەڵا هەموو تەزویرێک تەئسیرەکات ئەگەر بڵێ بەڵام بڵێم چی نازانم وەڵا تۆ بڵێ زنووی بێن لە باتی مردوو یا ئەوانی دووبارەکان هەڵێ دووبارەکان ناوی مردووەکان کە نەسڕاونەتەوە ئەبێ پیاو لە ئەحساوانە بپرسێ لەوانی کە لە کۆمیسیۆنی شەکەنەجنا لە ژووری ڕۆژنامەوانی و لە ژووری پیاو لە ژوورەکەی خۆمان ژووری هەڵبژاردن لە ئارامیشە هەمووان پرسێنە تاسیروهینی چەندە بەس من بە پێی تێڕوانی خۆم و هاتنە پێشەوەی ئەم جایە جەماوەر ئەو تەزویرە ناکرێت کوجاران بەڵێ دەربارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بزورنەوەی گۆڕان لەگەڵ ئەوەیە بوو کە دوا بخرێ بۆ شەوەیەکی ئێستا دواخرا بۆ مانگی 11 لەگەڵ وانەوە بەڵام برادرانی دەسەڵات الحاحیان کرد وتیان تەلەفۆنیان بۆ کاک نەشوان وتیان پێمان باشە گەر تۆ پێت باش بێ مانگی دوان دوای خێن وڵام مهم ئەوەی بکرێ مانگێک و دوان فەرقی مانگی 9 دەچێ فەرقی 10 و 11 چیە یعنی ئەوە مانگ و دوو مانگ بە وتەنەوە 9 ساڵە نەکراوە چەندێکەش 8 ساڵە 9 ساڵە هی پارێزگەکان نەکراوە بەڵام مهمە بکرێت دوو مانگ بەلای ئەمە مانگێک و دوو مانگ مشکلە نییە ڕەنگە بۆ خەڵکیش باشتر بێت ئەم جارە زان دەنگەدا بە کێ دەنگەدا بە بۆ ئێمە ئاسانترە دەنگەدا بە لیستی ژمارە 170 ناوی فڵان مەس کاک ڕێبار کاک من ئەو جاریتر بێتەوە اینجا دەنگەدا بە لیستەکەی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگا ئاسانترە بۆ خەڵکی بۆ میلەتەکەمان بەلای ئێمە ئاسانترە پێتان وایە ئێوە پێتان وایە بزوتنەوەی گۆڕان بە زۆرینەیەکی زۆر سلێمانی ئەبەنەوە بەڵێ من بەش بە حاڵی خۆم گەشتبینم و دائما ئیشش بۆ گەشتبینیەکەم قەت ناچمە معاملێک و زەرر بکەم ناچمە ئیشێک و سەقەتیکەم ناچمە شەڕێک و نەی بەمەوە ئێمە ئیش بۆ واکەین بیبینەوە و ئەشی بینەوە ئینشەڵڵا یان سلێمانی ئەبەنەوە ئینشەڵڵا ئەی هەولێر هەولێریش نەی بینەوە نیوە بە نیوە یا شتێک ئەگەر زیاتر کەمتر واماندانەوە لە شاری هەولێرا بۆ نمونە پێگەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی بە چاو پارتیا چۆنە ینی بستنەوەی گۆڕان و یەکێتی و پارتی بەڵێ پێگەی ئێوە بە بەراورد لەگەڵ یەکێتیا لە چاو پارتی چۆنە ئەوە نازام لە هەولێر بەڵێ لە هەولێر ئێمە لە یەکێتی باشترین و باشتری شەبین لەگەڵ پارتیشە چۆن ئەڵێ من ئەم جارە ئەچم سەرێکە دەین لە هەولێر و بە پێی تەلەفۆن و برادرەکانە وەزعمان باش تقریبا بڵێن بەرامبەر پارتیەکە زیاتر نەبین کەمتر دی کابێ لە سلێمانیە ئەبێ زۆر زۆر باشتر بن زۆر باشنە چونڵم خەڵکۆشی کردو کاک ڕێبار تۆ 21 ساڵ عمرێکە تۆ 21 ساڵ ئەخم هیوای یەک درۆکە لە مزیەکە جای دۆم دێتەوە گوێی بۆ مەگرەوە فڵان کەس درۆزنە ئەمانە 21 ساڵ درۆ بۆ خەڵکن معقولێتر خەڵک باشە ئەگەر ئێوە لە هەولێرە لە سلێمانیە زۆری نەبن و لە هەولێریشە هەر لە یەکێتی باشتر بن ئەکەواتە یەکێتی لەکوێ باشە وڵای ترۆ بێت لە خۆیان پرسی بڵێ بۆ خراپن ناوی برادرێک نابم لە بێنەویستبووی لە سەرکردایەتی یەکێتیوتبی وا بکەین و مە بکەین وتبی بەخوار ڕەنگە 5-6 کورسێتی بۆ ئەوتی کاکە بۆ ئەی ئەوە ساڵە سەر حکمی چیمان کڕۆ بۆ خەڵ تا خەڵ دەنگمان باتی ئەنی خەڵک حتا ناو قەواعیدا من هەمووی خۆزان من یەکێتی بووم و یەکێ بووم لە فەرماندەکان یەکێتی ئەوەی من ئەیان بینیم و لە کۆڕ و کۆمەڵ و دانیشتەکانە بەڕاستی ئەوان کە ئێمە لە دەرەوە یەکێتین داوێنێ من ناڕازین لێ سەرکردەکانی خۆیان مەجموعەیەکیان بەس بۆ سەرۆت و سامانی خۆیان بەس بۆ شەریکی نەوت و حسەیان هەبێت لەم ئیش و لەو ئیش و لەو ئیش بازاڕیان قۆڕ کردووە نەوتیان قۆڕ کردووە گومرگەکانیان قۆڕ کردووە لە سەتا حەفدەکەیان قۆڕ کردووە لەبەرەوە خەڵک تێگەیشتووە کاک ڕێبار بەڵێ باشەمان ڕۆستەم ئەگەر بەگریمان ڕۆژی 22 کە ئەکاتە ڕۆژێک دوای هەڵبژاردە
ئەنجامێکی سەرەتایی ڕاگەنرا و تایە ئەوە هاتەبوو کە ئۆپۆزیسیۆن 50 زائیدێکی هێناوە کە ئەوە ڕێژەی پێویستە بۆ پێگەێنانی حکوومەت. ئێوە بەتەنها حکوومەت پێگەێنەنیان نیکێتی و پارتیژەکەن و شەریکی خۆتان. والله ئەکەوێتە ئەو وەختە یعنی مە ئۆپۆزیسیۆن ئەو ڕێژێ بەدەست بین کە حکوومەت تەشکیلکەین بەڵێ خۆمان تەشکیلەکەن با بخوانەوە توان معارەزە بن معارەزە بن ئەی ناتوانێت حکوومەتێکی بن کە فراوان دروست بکەن. والله ئەگەر بێن بەڵام بە شەرت و شروتی معارەزە چون معارەزە ئێمە پاکێجمانەیە ئەوان دێن ڕەنگ ئەوە ئێمان پێتە قبول نەکرد چون ئەوە ئێمە هەمانە ڕێک دەقا و دەق داوای میلەتەکەمانە ئەوەی میلەتەکەمان داواکەمە ئەوە جێبەجێکردن ڕەنگ ئەوان پیان هەزم نەکرێت ڕەنگ ئەوان پیان هەزم نەکرێت لە قەسرێکی 6,000 مەتریۆ بێنتە سەر 3 ژوور و هەیوانێ ئیشەکەم ئاوە بەڵێ چووکم تۆ تەرەکەوتە حەق و حساب ئەڵێ ئەم نەوتە لەکوێیە پارەکەی ئەمە چەند ساڵە ئەبرێت لەکوێیە دراوە بەچی چی ئەم معاملاتە دوای جایەکێ لە شتەکان زۆر مهمە کە بەڵێم لە پەرلەمانە بین ئیتر قبول ناکەین هیچ سەرکردەیەکی دیاری ئەم وڵاتە بێ بەپرس بچێتە ئەو وڵاتانە و معاملەی نەوتکە یا بچێ دەڕۆژ لە وڵاتێکادا تەنانەت وەفدی یەکێتیان لەگەڵا بنیان بردو بۆ کۆبنەوەکان مەسەن چەند جا سەرۆکی هەرێم ئەڕوا بۆ ئیتالیا ئەچێ بۆ نەمسا ئەچێ بۆ ئەمریکا کێ زانی بۆچی چوو کێ بینی چووە لای کێ پارەی برد پارەی هێنا چی کرد کەس نایزانێ مالعلم هەر وڵاتێک سەرکردەکەی چێ بۆ وڵاتەکە لە بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ ئەمە ئەوە چووە ئەو وەزیرانە ئێبا بمعنین بۆ سنعابێ وەزیر سناعی لەگەڵا تیجارەی بە تیجایی لەگەڵا بۆ ناوخۆی بە ناوخۆی لەگەڵا بۆ دیفاعکردن لە حدود بە عسکەری دیفاع بە ینی ئێمە مالیکی بەو هینی خۆیەوە کە ڕۆژت ئەو وەزیرانی معنی بن چوو بە چەکردوانی بردو لەگەڵ خۆی ئەخلوانێ سەرۆکی هەرێمی زۆر جار لەو سەفەرانەیە بۆ خاوکردنەوەی کێش و گژ و ئاڵۆزیەکانی نێوان بەغدا و هەرێم چوو بێ ینی ئەژنێدای کارەکانی زۆربێک سەردانەکانی بۆ دەرەوە ئەوەی وەزەکە ئاڵۆزە حەزەکەم بچم دەڕۆ لە ئیتالیا لە نەمسابم نا بۆ نمونە ببوورە ینی بۆ حەز ناکە بۆ پشودان نا ینی زۆر جار ئەوە سڕیان قایمترە حەزەکەن لێ زۆر جار لە ئەژنێدای سەفەرەکانی سەرۆکی هەرێما بۆ نمونە بۆ ئەمریکا ڕاگەاندەکانی پارتی ئەوان بڵاوە کردوانە کە یەکێ لەو تۆرانەی سەرۆکی هەرێم لەگەڵ سەرۆکی ئەمریکا بۆ نمونە باسیەکە کەش و گژی و ئاڵۆزیەکانی نێوان بەغدا و هەرێمە کەشەی بۆ نمونە بودجە و کەشەی موچەی پێشمەرگەیە کاک ڕێبار ئێمە خۆمان بەدار چاخمە جارێکە هەرون بۆی کەس نزان لەکوێ باشە چوو بۆ متەوە کاک مەسعود گەیشتە ئەمریکا یاخ کەسێک پرسی بۆچی چویت باشە لە هەموو دنیا پرسی پەرلەمان سەرۆکی پرسی پەرلەمان ناکێکی بۆ وڵاتە پرسی سەرۆکی وەزیران ناکە یا سەرۆکی وەزیران چێ بۆ تورکیا عەقدی نەوتەکە کی ئاگایلێتی ئەچێ بۆ هەر وڵاتێک کی ئاگایلێتی ئەچێ بۆ سین کی ئاگایلێت ئەچن بۆ کۆریا کی ئاگایلێت ئەو سەرۆت سامانە لەگەڵ کۆریا هینیان کردو کی ئاگای ینی ئەم پەرلەمانێکی چۆن ئەڵێ شکریمان هەبووە هەر بۆ ناوبانگی دەرەوە خەڵک بڵەوە پەرلەمانە نێو حکومەتیان ئەیکینە هەر خۆیان ئەم دوو بنەماڵەیە پارتی و یەکێتی سەرۆت و سامانەکان لە سەتا 6 بۆ پارتی و چلی و بەرەو خواریشی بۆ یەکێتی ئەمە بۆ ئیشەکانە نا ئیشان نەکردو بۆ خەڵک ئێمە شینەکە ئێمە لەوایە ئێمە ئاڵێن بچینە دەستات ئەمانە نەیەڵین مەسەلە بەیانی من ڕێی زۆرم کە چوون بۆ وڵاتێ بێ بزانم لەگەڵ چی ئەچم و ئەچم چەند ڕۆژ لەوێ ئەمێنمەوە بۆچیش ئەچم کە دێژمەوە کەی دێمەوە ئەمە ئەتەکێتی وڵاتان وایە ئەوە لە سەرۆکی ئەمریکا ئەڕوا بۆ فلان شوێن ئەوە نەی پێچێ ئەچێ بۆ کۆریا ئەچێ بۆ سین ئەچێ بۆ نازانم کوێ دێ بۆ عێراق ئەچێ بۆ تورکیا وەزیر خارجی چوو بۆ ئیسرائیل بۆ 2 ڕۆژ یا ڕۆژێک یا چێ بۆ مسر ینی بۆ ینی ئێمە نابێ ئەیکەوتە پەرلەمان بۆ چی هەڵە بژێنێ خەڵک پەرلەمانە بێ ڕەقی بێ بەسەر حکومەتەوە کام وەزیریان بان کرد خوبەی بن لەسەر شتێک ئەو خود دنیای خەڵکیان کوێر کرد ئەنوا خەڵک مرد ئەنوا تاعون و مەلاریا بڵاو بۆ کێ ڕۆژێک لە یەکێ لە مۆزیرانەی بان کرد بە عەکسەوە بایان کردن بۆ پەرلەمان بۆ حەفلە و چەپڕە لێدان و وایان نەزانی ئەوەڵی پەرلەمانەکە لە ئەوڵی پەرلەمان چە سوێنە خوا چەپڕی وەدەن سیقەماندا بە فڵان وەزیر لە ناوقەی پاش 2 ساڵ وەزیران بان کرد چەپڕیان وەلدا و ئەو شتە فرۆشیەکە کەمال کێ سقەداتێ بەڵێت یاڵت فەرموو شایف الخێر باشە مام ڕۆستەم لە 2009 لەوتەی لیستی گۆڕان لە هەڵبژاردننی 2009 بەشداری کردووە لە هەڵبژاردنە بەڵێ ئێمە مامڕۆستەم ئەبینین هەر ئەوترێت هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان ئەگەر ئەو گریمانەی کە پێشتر باسمان کرد ئۆپۆزیسیۆن 50 زائیدێکی هێنا بۆ
دروستکردنی حکومەت پێگەی مامڕۆستەم چیە بێ هەروەگیستەوە هیچ پۆستێ وەرناگری هیچ پۆستێ وەرناگرم حەزێکە ڕئیس بۆ بە ڕێز پەرلەمانەوە هیچ نابێت چوم لە پەرلەمانیم نە ڕئیس حکوومەتی نە وەزیر نە هیچ شتێک من بەو معاشە لاتەی خۆم زۆر شکرم زۆر پێ قانەعەم چووم هەیە لە من خراپتر من ئەوە وەرەگرم ڕەنگە ئەو 4-5 ڕەنگە ئەو بە 400 خەڵکمانێت لە حدودی خانەقین و با بڵێن دوو زوان لە سەنگەرە بە 400-500 من بەمەی خۆم زۆر شکرم هەرچەند لەوەتیشەم پێشمەرگەم حەقی خۆش مەگەر معاشێکم هەبێ یا خانوویەکم هەبێ ژیانم ئەمما تۆزەوەکو ئەسکەریشما لە هەر وڵاتێک خانە نشینە بمەر بخۆم بە بودجەیەکی باشەوە چوە ماڵی خۆم من بە تەمای هیچ بۆیە دڵمە میشەی خۆم خۆشە کە دڵم کە بە تەمای هیچ نیم لەبەرەوە دڵم بە ئیشەکەی خۆم خۆشە بە تەمای هیچ نم ئەپۆستێک نیم لەم مینبەرەوە ئێرێم لەم کەناڵە جوانەیەوە ئەڵێم لە ئێستەوە کۆمەڵانی خەڵک بزانێ ئەم ڕاکەڕاکاکەم خۆبەخشم و ئەمەوێ بەڕاستی دەنگی دلێری میلێتەکەم سەرکەوێ چیتر نەچەوسێتەوە ئەگەر داوا لێ بکەن بۆ نمونە ببی بە فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستان ببی بە وەزیری پێشمەرگە نایکەم ئەوانە بەڵام ئەگە خەتەرێک بێتە سەر وڵاتەکەم لە چ کوون و کوژ منیان لازم بوو خۆم ئەبەستم وەک پێشمەکەی جاران ئەچمە ناو هێزی پێشمەرگە و چیم بەسەرا درایکم ئەینا بە تەما هیچ پۆستێک دیم باشە بەڵام برادەکانی تریشم بە تەمانێن بەڵێ ئەوانەی بابەت گۆڕان مەسەرن کاک ئاواتە کاک سلاحە کاک ئەمان پێشمەکەی 76 زوو ئەوانێکیان پێشمەکەی 77 مجموعەیەکی زۆریان ینی هەڵسوڕاوەکانمان زۆربیان نالم گەنجەکان گەنج حەقی خۆیەتی بە تەما و تموحی هەبێەوە هەموو کەسە تۆ تموحتێبیانی بە مدیری تەلەڤیزیۆنی شوێنێ مەسەرەن حەسەبە ئیشەکە بەڵام من بە تەمای هیچ نەوە پۆستێک نیم ئەی نامتوانین خۆم هەڵبژێرم بۆ پەرلەمان باشە ئەیمادەنگشمێنە ئەی سەبارەت بۆی کە زۆر جار بەرپرسانی یەکێتی و پارتی قسە لەسەر حاڵەتەیەکەن ناوێنێن شەرعەتی شۆڕژیارڕی بە پێ و شەرعەتش بۆ نمونە تۆ یان هەڵسوڕاوەکانی تری زودنەوەی گۆڕان ئاسایی نییە ئەگەر بچنە پۆستەوە ئەگەر لە حاڵەتێکە گۆڕان حکوومەتی پێکێنە من ئەوەی کە هەنێ جار دێنە سەر کەناڵەکان بەڕاستی پێشمەرگایەتیمان کرد کەس نینات بە شوێنمانە بینە پێشمەرگە هیچ کەسێک تەحەدا ئەەکەم هەل لە کاک مەسعود خۆیەوە کە ڕئیسی سەرۆکی هەرێممانە کەس پێی نەوت بە زۆروەرە بە پێشمەرگە و پێشمەرگایەتیش هەرجلی خاکی نییە بەڕاستی پێشمەرگە ئێمە بووین لە پارتیزانی لە خوارەوە و 5 جابری کەسێک نەبوو لە ڕفیقەیان نەماوە یا 5 جابرینان یا لای کەمی 2 سێ جابرینار بووە و ئێمەش تا ئێساکەش پێم وانێ کەسمان خۆمان بانەداوە بەسەر خەڵکەمان چووکم بەڕاستی ئەمانە ناوی پێشمەرگیان وا ناشەیە کرد ئەسڵەن لە ڕوومان نا لە شوێنان خەڵکۆ لە وڵامانە پێشمەرگی باش بوون ئەگینا خۆمان لە ڕوومان نایە بچین خۆمان بابدەین بەسەر خەڵکە بەڵێ من خەبای بابە خەبات بۆ خۆت کرد بە تایبەتی گەنجی ئێستا ئەو قسەی من ناخوێنێتەوە قسەی هیچ کەسە هیچ سەرۆکی هەرێمیش ناخوێ وامان کرد و ئەومان کرد و شەڕی خواکوورکە نەبڕایەوە هەزاران ئەگە بەقەمە شەڕی بکە خۆم چی بکە لەو خەڵکە و بەقەمە شەڕی بکردا یا بەقە ڕێفیقانی من وەڵاهی لەوانەیە سارش هەر وڵاتەکەی بفرۆشتاوی بنا بەر باخەچەند نیوەفرۆشی کردووە ئێمە خەباتمان کرد بۆ ئەوەی میلەتەکەمان ڕزگارکەین خەباتمان کرد ژیانی گەنجەکانمان خۆشکەین خەباتمان کرد کەسوکاری شێدەکانمان ئاسوود دەکەین خەباتمان کرد وڵاتەکەمان ئاوادانکەینەوە خەباتمان بۆ نەکردم ڕۆژ بێنە سەر تەلەڤیزۆن و بەڵێ من لەبەرەوەی پێشمەرگەیتر خەڵک بم بەرشە قەینا و چاوی خەڵک دەربێنم قەینا و دەرمانی ستۆک بێنم قەینا و دە سیارەی درعم بەدواوە بێ کەی خەباتمان بۆ کرد من لە شاخ بووین خەباتمان بۆ کرد هەرچی ئوسلوبی جوانە لە شاخ بڵاومان کرد بە ناو خەڵکە بڕات بێ قانونی پێشمەرگایەتەکەمان لە شاخ باشتر بوو تاوەکو ئەمەی سەر لە ناو شارین ئەمە لە قانون هیچ کوێ ناچێت وەرە قانونی کوێن پێڵی لەم وڵاتی ئێمە بچێت ماوەی لەوە پێش بۆ گوتام وڵاتەکە ئێمە بەغا چاومان لێکا و تورکیا چاوانەکە دەرکەوت دوانی هەمووی هەتا نەوتیان هین نەکرد نەدۆزیۆن نەوتیان علاجکردەوەتە نە پێش ئەگەر باشە ئەماڵەن ئەمە پێشمەرگەی شاخ بوون ئەی باش ئەوانش خۆ ڕەفیقی خۆیان بوون ڕەفیقی شاخیان ئەی بۆ ژیانەوە تا بەکو لە مەرگە کام پێشمەرگەی کۆنەکانەیە بە تەواوەتی خانووی کێبێ یا قەرزار نەبێ یا کرێ خانوو نەدا یا ژیانی ماڵ و ماڵی باش بێ یا چەندیان جارێکیان لە بین ئیداری گشتی مەکتەبی سیاسی ناوکەم بیرچۆتەوە بۆ $500 لە ڕێ مرد بۆی $500 بۆ سەرفە کرد بچێ بۆ نازم بۆ ئێران بۆی عیلاجکەن جەڵدەری لێدا مرد ئەیشی پێشمەرگە بایسا هەر پێشمەرگەیەک نەخۆش بایە هیچ نەبێ مادام وەنە حرمەتی پێشمەرگاتی و وەفایانە بۆ پێشمەرگەی شاخ
خۆ بوو ژیانیان خۆش کرد باشە ینی مامڕۆستم من ئەوم پێ ناخۆشە کە شوفش بەسەر خەڵکا ئەمە منیش و ئەو بینەرە بە ڕێزانش کەسە سێرمانەکەم دڵنیا بکەیتەوە لەوەی کە ئەگەر ئەو گریمانەی ئێمە قسەمان لەسەر کرد هاتە دی گۆڕان 50 زائیدێکی هێنا بۆی حکوومەت پێک بێنەوە تەنیا گۆڕان بەتەنانیان لەگەڵ بۆ نمونە ئێمە بە گریمان داماننا دا چمام ڕۆستەم و چ پێشمەرگە دێرینەکانی تری ناو بزوتنەوەی گۆڕان کە ئێستا بە شیشان ڕوخساری دیارن و بەرپرسن لە ناو گۆڕانە شەرعەتی شۆڕژێڕی بۆ خەڵکە نافرۆشنەوە ئەگەر مان فرۆشتات و هەر بە ناو حیزبەکەمان بۆ خمە هەر قسەی زلمانە کرد ئەمەمان بۆیە کردووە لە گۆڕانشی قبڵ ناکەن حەزەکەم لەم کەناڵەوە خەڵکی کوردستان بە ئاگا بێنمەوە ئێمە ڕقیب ئەبین بەسەر ئەم پەرلەمانەی کەیسا ئەڵێ بژێرن ڕقیب ئەبین بەسەر ئەو حکوومەتەشی کە دروستیەکەن یەک وەزیرمان یەک مدیر عاممان یەک مۆزەفمان پاش ئەم حکوومەتە تازەی کە تەشکیل ئەبێ وعدیان ئەدەمێ من شەڕ لەگەڵ ئەو دەسەڵاتیا بکەم و لەسەر مافی ڕەوای ئەو خەڵکە من شەڕ لەگەڵ حتا گۆڕان و معارەزەش بکەم کە لەحزەیەک لایەندا لەو پاکێجانەی دامانەوە لە حکومڕانی خۆمانە جێبەجێکە من ئەو عدادەم ئەلێرەوە هەر کەسێک گەندەڵیەکی بینی شتێکی بینی بێ بمرە وعد بێت لەگەڵ یا بچمە سەر ئەو وەزیرە معاون وەزیرە مدیر عامە مدیر تەربیە هەر شتێکە ئەگەر گۆڕانیش بێ ئەڵێم حەزەکە ڕوحی گۆڕان بێ ئەو وعدادەم ئەم شەونام یەک لەسەر دووە مانگی هەشت مانگی نۆ یەکی نوێ یەک لەسەر دووی مانگی نوێ چۆن لە یەکێدی هاتمە دەرە و ئەفەرۆزم کرد و هاتین گۆڕامان دروست کرد واش ئەچم نەک بەگەشت گۆڕانم بەگشت هەر کەسێکا بچێ بەگشت ملێتەکەمەوە غەدری لێ بکە من وەکو چۆکوشی ئامادەوام حتا تین و تاوم تیابێ و تەڕایی لە قوڕکما بێ نەحەقی لە کەس قبول ناکەم حتا خودی گۆڕانیش بێ هەر کەسێک بێ چونکم ئێمە ئەم وعدەی کەیسە لەسرم تەلەڤیزیۆی دەم بە خەڵک بۆی دەنگمان بداتێ خۆمە گاڵتە نێتوە دەنگەکانیان بسووتێنی و گاڵتە بە دەنگی خەڵک بکەی گاڵتە بە وجدانی خەڵک بی دەنگی خەڵک وجدانی خەڵکە بەڵێ باشە بەڵێ کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە وەکو دوا پرسیارەکە بکرێ بە کورتی وەڵام بێتەوە ئەگەر بزوتنەوەی گۆڕان لەم هەڵبژاردنەیە نێتوانین ڕێژەی پێویست بەدەست بێنێ بەپێ تۆقعی ئێوە نەبوو دەنگێکی زۆر کەمتان هێنا ژمارەی کورسی زۆر کەمترتان هێنا لەوەیکە ئێستا هەیە مامڕۆستەم بەڵێ هەر بۆ گوڕوتین و هەر بەم هەڵسوڕەوی ئێستای لەنەوە بزوتنەوەی گۆڕان ئەمێنێتەوە کاری خۆی ئەکات یان والله ئەوە تەوەقعێکی زۆر کزە بەڵام ئیتر من ڕەنگە بڵێم سەر بم یعنی ئێمە لە 25 حەوت کەمتر بین واناڵی بەڵێ ئیتر من بڵێم خەڵکی نێتە دیارەوە پێویست ناکە هێزێک هەبێ دیفاعتان لێ بکە پیرۆزی ئەو هێزە بن کە دەمتانداوە پێمەگەر وابرە زۆر باشە ئینشەڵڵا جێی سقەی ملێتەکەشمانە بین گۆڕان ئەبێ بەو مەمە جوانەی کە هەموو وڵاتەکە ئەڕووناکاتەوە دڵنیاشیانەکەم لە 180 هەڵسوڕاوانی گۆڕان بەتەما هیچ تموحی مەسئولیەتوانیانە ناڵم هەنێ گەنجمانە بە عمری 20 ساڵ و بەرەو ژوورە حەقی خۆشیانە خوێنەوارن پاکن بەڵام ئێمە وەکو گورزێکە بین گورزی ئامادە لە پشتی ئەو دەسەڵاتەوە کە ئەگەر لایدا لە بەرنمەکانی بابلن معارەزە و بزوتنەوەی گۆڕانوانە ئێمە بە دڵی ئەوان عقوبەیان زۆر باشە مام ڕۆستەم هەڵسوڕەوەی دیاری بزوتنەوەی گۆڕان زۆر سپاسەکەم بۆ ئامادەبوونت لەم دیدارێ هەر بژیت خۆشەویستان چاپێکەوتنی ئەم جارمان کۆتایی هات تا دیدارێک و چاپێکەوتنێکی تر و بێگەشتنەوەمان لەگەڵ لەوەی خۆشەویست هەموو لایەکتان نەخۆشییابن.